سلااوان لێبێ ئامارەکانی ڕۆژانی پشوتان بۆ دەخەمە ڕوو ئێستا ئێمە لە سەر بەنداوی زانکۆین لە بەرزایەکانی کەس نەزان وەک لە دیمەنەکانی پشتۆش دەیبینن. خۆشببختانە ئەم ساڵ بارانێکی زۆر باریوە کە ئەم ساڵ 230 میلیمتر باران باریوە کە ساڵی پارتا ئەو کاتانە تەنها 43 میلیمتر باران باری بووە تا جیاوازیەکەی 186 میلیمترە بە بەراورد لەگەڵ ساڵی پار. سەبارەت بە گەشتیارانیش 1970 گەشتیار هاتوونەتە سنووری پارێزگای هەولێر. هەروەها سەبارەت بە ڕووداوەکانی هاتوچۆ 17 حاڵەتی یاخود ڕووداوی هاتوچۆ ڕوویان داوە کەسێک گیانی لەدەستداوە، وەروەها یەک حاڵەتی ئاگرکەوتنەوە ڕووی داوە. سەبارەت بە سەردانی نەخۆش بۆ بنکە تەندروستیەکان زیاتر لە 5,000 نەخۆش سەردانی بنکەکانی تەندروستیان کردووە کە 283 منداڵ لەدایک بوونە، وەروەها لەو ڕێژەیەدا 156یان کەس بووە و 127یان کوڕ بووە. و هەروەها سەبارەت بە زبڵ و خاشاکیش 30 تۆن زبڵ و خاشاک لە ڕۆژانی پشوو کۆکراوەتەوە و فڕێدراوە. و هەروەها سەبارەت بە پاکردنەوەی ڕێگاکان 72 جۆر ئامێری جۆراجۆریان توانین بڵێن لە خزمەت ڕێگاکان دابوونە بۆ ئەوی کە ئەو ڕێگایانەی کە بە بەفر گیرا بوون پاکراونەتەوە. ئەمە کورت و پوختی ئەم ئامارانە بوون کە بەشێکی زۆریان لە پشۆکانی سەری ساڵ ڕوویان داوە یاخود تۆمار کراون و جیالەوەی بەشێک لەو ئامارانش هی ساڵێک بۆ بە تایبەت هی بارانبارینەکە کە بارانێکی زۆر باریوە. ئەمە دوای زانیاریە بوون سەبارەت بە ئامارەکانی ئەم چەند ڕۆژە.